چێشتە ئێرانیەکان بەعام هەمووی ئەزانم چێشتە کوردیەکانیش هەمووی ئەزانم بەڵامی تر شتە قورسەکان نا. سڵاوگیانەکەم بەخێر بن وڵا ئەم شیرینیە هی جۆڵای ڕەسەنە بینی لەگەڵ شیرینیا چۆنە؟ وڵی هیوایەتمە زۆرم حەز لە شیرینیە لە ماڵەوە دایمە کێشم لەگەڵەوەیە هەیە ماڵەوە زۆر خیان لێ شیرینی ئەخۆم بە زۆر عاشقی شیرینیم هەستەکەم ئەمەیان زۆر باشە شیرینی جۆڵای ڕەسەن زۆر شیرین نییە یعنی بەنەوع دروستکراوە کە هەموو کەسێک بەتەمەن گەنج هەمووی ئەتوانێت ئەوەی دایتەکات ئەتوانێت بەکاری بێنێت زۆر شیرینیەکانیان تایبەتە دڵخۆشین کە لێرە لەم فیستیڤاڵەیە بەشدارن. باشە پێم بڵێ لە خواردنە حەزت لە چیە؟ وڵا عاشقی کفتەی بڕێش بەتەزانی دروستی کەران خۆم تۆزە ئەویان نازانم بەس خواردنی تر ئەزانم. چی ئەزانیت؟ وەزان مقابلەیەکی تریش کرا هەرە خواردنانم وت چێشتە ئێرانیەکان بەعام هەمووی ئەزانم چێشتە کوردیەکانیش هەمووی ئەزانم بەڵامی تر شتە قورسەکان نا. شتە قورسەکان وەکو چی؟ سەر و پێچاکردن و خۆیت؟ عاشقی سەر و پێم مەرۆڵە. بەدەستی کێ؟ طبعاً دایکم. باشە ئێستا بەشداری لەم فستیڤاڵە کردووە بەگەشتی بەشداری لەو فستیڤاڵە ناکەی کە تایبەتە بە خواردن؟ بەڵێ زۆر کەشێکی جیاوازە یعنی لەم کەشە گەرمەیە ئەوە ئەکتیڤە بیتۆی لێرە خواردنەکانە بینین کۆمەڵە ڕێستۆرانتی تازە ئەبینیت خواردنی خۆشی زۆرتیایە دڵخۆشم بەم فستیڤاڵ و شتانە هیوادارم بەردەوام بن.